سۆران عومەر وەک چالاکترین پەرلەمانتاری عێراق لە بواری بەدواداچوون بۆ کێشەکانی هاوڵاتیان دیاری کرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان کە کار و چالاکی پەرلەمانتارانی عێراق لە سنووری پارێزگای سلێمانی لە ماوەی ساڵێکدا لە 1 دەی ساڵی 2022 تاکو 30 نوێی 2023 بڵاو کردوتەوە. سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵ لە پەرلەمانی عێراق لە بەدواداچوون و سەردان و نووسراوی فەرمی بۆ چارەسەری کێشەکانی هاوڵاتیان بە 105 کار و چالاکی لە نێو هەژدە پەرلەمانتارەکەی سنووری سلێمانی بە پلەی یەکەم دێت و چالاکترین پەرلەمانتارە. ئەمە جگە لەوەی لەسەر ئاستی چالاکی لیژنەکانی پەرلەمانی عێراقیش بە 65 چالاکی سۆران عومەر ڕیزبەندی چالاکترین پەرلەمانتاری گرتووە. لەمبارەیەوە سۆران عومەر ڕایگەیاندووە لە بەدواداچوون و کاری لیژنەکان کە کڕۆکی کاری پەرلەمانین پلەی یەکەمی بەدەست هێناوە. هەروەها سۆران عومەر تاکە پەرلەمانتارە کە 3 دۆسیی گرنگی ئاراستەی دەستەی نەزاهەی عێراق کردووە کە پێگاتون لە دۆسەی سپیکردنەوەی پارە لە ڕێگەی کۆمپانیا وەهمیەکان، دۆسەی کارەبا و دۆسەی بەڕێوەبەری لقی سلێمانی بانکی بازرگانی عێراق. لە هەڵبژاردننی ساڵی 2021 پەرلەمانی عێراق پارێزگای سلێمانی لە 4 بازنەی هەڵبژاردن پێگات بوو. سۆران عومەر لەسەر بازنەی 4ەم کە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و قەزای دووکان لەخۆ دەگرێت بووە پەرلەمانتار. بەپێی راپۆرتی ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان لەسەر ئاستی بازنەی 4 دیسان سۆران عومەر هەر لە پلەی یەکەمدایە. بە جۆرێک لەسەر ئاستی بازنەی 4ەم سۆران عومەر لە بواری بەدواداچوون و سەردان بۆ کێشەکانی هاوڵاتیان و مداخەلەی لە نێوهۆڵی پەرلەمان 122 چالاکی ئەنجام داوە. بەپێی ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان چالاکی پەرلەمانتارانی سنووری بازنەی 4 بەم شێوەیەیە: سۆران عومەر 122 چالاکی، غەریب ئەحمەد 80 چالاکی، بەدری حسین 65 چالاکی، سروە عەبدولواحید 29 چالاکی.